لەسەر گرنگجیدانی حکوومەتی هەرێم بە ژێرخانی کارەبا و پرۆژەی ڕووناچی و کارەبای 24 کاتژمێری من لە ستۆدیۆ میوانێکم هەیە. ئەندازیار ئومێد ئەحمەد وتەبێژی وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان کاک ئومێد بەخێر بێن بۆ ستۆدیۆی کوردستان 24. ئەمەی هاوڵاتیان باسییان کە بۆ پامێرانی ئێمەش ئاماژەیان پێکرد لە هەردوو ئیدارەی سەربەخۆ و هەردوو ئیدارەی سەربەخۆی زاخۆ و سۆران و تەواوی ناوچەکانی دیکەشەوە کە کارەبایان بۆ بە 24 کاتژمێری بێگومان ڕەنگە ئێستا هەروە حسابکرێت کارەبایە وێت و ئەبێ بە 24 کاتژمێری، بەڵام لە پشت ئەمەوە کۆمەڵێ کاری زۆر هەیە کە حکوومەت ئەنجامی داوە، وەزارەتی کارەبا ئەنجامی داوە، هەر لە بەرەمێنانەوە تا ئەگاتە گواستنەوە و دابشکردن و هەموو ئەو ئامێرە پاڵپشتانەی کە پێویستن بۆ ئەم کارە، ئەو سیستەمە دیژیتاڵیەی کە پێویستە بۆ ئەم کارە هەروە کارێکی ئاسان بوو. نەوەڵ ئاسان نەبوو. زۆر سپاس سڵاو لە بینەرانیشتان. ڕاستی ڕیپۆرتاژەکە شتێکی وای بۆ ئێمە نەهێشتەوە. بەڵێ شتی باش شتیا کۆکرا بۆ هەم لە داتا و زانیاریەکان لەسەر دوایین هەنگاوەکانی پرۆژەکەەوە و دوایین ئەو شوێنانی کە پرۆژە ڕووناکی پێگەیشتووە و ئەو فیدباکانی کە لە هاوڵاتیانی شۆژگیراوەتەوە مای خۆشحاڵیوە بە شەشی ئەوەیە کە ئێمە پشتی پێبەسین چکن لە دوجارە و پرۆژێ بۆ خەڵکە دروستە. ئەوە مای خۆشحاڵیەوە ئەتوانین بڵێن ئاماژەیەکی گرنگە بۆ سەرکەوتنی پرۆژەکە. لە ڕاستیا وەکو جەناب پرسیارە کرد بابەتی جێبەجێکردنی پرۆژەکە بۆ خۆی ئیرادەی دەویست بەڕاستی. بەڵێ ئەم جۆرە پرۆژانە من لە ناو وەزارەت لە ناو ڕەفیقەکانم هەمیشە وتومە کە ئەم جۆرە پرۆژانە پیاڵن پرۆژەی نیشتیمانی. پرۆژەی نیشتیمانی هەر ئەرکی حکوومەت نییە. ینی حکوومەت وەکو دامۆز دەستگاکانی بۆ وەزارەتی کارەبا یاخود ئەنجومەنی وەزیران یاخود وەزارەتە پەیوەنددارەکان کە پرۆژێک بوو بە پرۆژەی استراتیژی وە پرۆژەی نیشتیمانی دەبێ هەموو تاشەشی ئەو هەرێمە پاڵپشتی بکە. هەر کەسە و بە ڕۆڵی خۆی بە موقعی بەرپرسیارەتی خۆی وە بە قەدەری ئەوەی کە پەیوەندی پێوەی هەیە. بێگومان هاوبەشانی کارەبا هاونیشتیمانیان ئەم پرۆژەی خزمەتیان دەکا، بەڵام ئەوان بەشێکن لە سەرخستنی پرۆژەکە. بۆیە بەدڵنیایی لەشکرێک لە خەڵک لە ستافی وەزارەتی کارەبا و تیمی پرۆژەی ڕووناچی لە نووسینگەی جەنابی سەرۆکوەزیران و لایەنە پەیوەنددارەکان، کۆمپانیاکان، هەموو ئەوانەی کە لەگەڵ ئێمە بە تیمێک کاریان کردووە لە ڕاستیە بەم کارەوە ماندوو بوون. ئەمە بەرهەمی زیاتر لە 3 ساڵی بڕەکەزی کارکردنە لە کۆکردنەوەی داتا و زانیاریەکان وە شرۆڤەکاری بۆی و دواتر خوێندنەوە بۆ واقعی تۆڕەکە و دەستکردن بە هەنگاوی جێبەجێکردن وەکو پرۆژەیەکی نمونەیە ئەزبوونی هەروکو جەنابتان ئاگادارن کە ساڵی پار لە هەولێری پایتەخت دەستمان پێکرد. لە ڕاستیام کارانە کاتێککە تیمەکە چۆتە ناوچەیەک و فیدەرەکانی سویچ کردووە و کارەبا گەڕاوەتەوە بۆ هاوبەشەکان و بۆ کارەبایەکی 24 کاتژێری بەردەوام ئەمە دەرئەنجامێک بووە، بەڵام پێش دەرەنجامەکە وەکوتم کۆمەڵی خەڵک ماندوو بووە بەدڵنیایی ئەمانەی خەرجیشی هەیە، بەڵام ئەو پەڕی هەوڵدراوە بە خەرجێکی کەم ئەم کارە بکرێت کە خۆی یەکێک لە تەکنیکەکانی پرۆسە ئەندازیاریەکان لە دنیاە ئەوەیە کە تۆ بتوانی بە کەمترین ماوە وە بە کەمترین تێچوو وە بە باشترین شێوە کارێک جێبەجێ بکەیت کە ئەتوانی ئێمە بڵێن لە پرۆژە ڕووناکیە ئێمە ئەمان بەرجەستە کردووە. زۆر باش کە ئەمە بۆ خۆی ئەوەش مای خۆشحاڵیە. لە ڕاستیەکە لەوە دەستمان پێکرد ئەمە دەستپێک بوو و دەستمان کرد بە کۆکردنەوەی داتا و زانیاری و گەڕانەوەی ئەو فیدباکانی کە لەلایەنی خزمەتگوزاری لەلایەن تەکنیشی و چەند تاوەرێکی گرنگ لەوانە کە هەمیشە من جەختم لێ کردوێتەوە. پرۆژەی ڕووناچی لە 4 تەوەری گرنگا خۆی بینیوێتەوە. تەوەری یەکەمی مۆزوعەکە لایەنی خزمەتگوزاریە بۆ هاوبەشانی کارەبا و لایەنی تەکنیکی کە پەیوەستە بە تۆڕەکە و بەو دامەزراوەی کە ئیدارەی سیستمەکەدا هەر لە چاکسازی هەر لە چارەسەرکردنی گرفتەکان دانانی پلان و
وەکۆڵێ ئیدارەدانی واقعەکە کە بتوانین تۆ بە شۆیشی بەردەوام ئەم خزمەت گوزارێ بگەێنی لایانی تر لایانی دارایی و خەرجەکان کەم بێتەوە لەسەر حکوومەت لە ڕاستیە لە ساڵانی پێشوە خەرجێکی ئێجگار گەورە لە وەزارەتی کارەبای بۆ بیناکردنی ژێرخانەکە کە بەڕاستی ژێرخانەکە بە بەراورد بە هەرێمی کوردستان و بە بەراورد بە با بڵێن ستانداردەکان ژێرخانێکی بەهێزە و هەموو ئەمانە لە ئێستاە لەسەر پێن و ئامادەن بۆی پرۆژەی تێدا جێبەجێ بێ ئەمە لایەنی دارایی لایەنی ژنگەی کە ئێمە زۆر فۆکسمان لەسەرێتی بە کوژانەوەی ئەو هەموو مۆلیدەیە کە ئێمە لە ساڵ تقریبەن 50 بۆ نەختێ زیاتر یا 6مان جێبەجێ کردووە لە پرۆژەکە ئێمە 3800 مۆلیدەمان کوژانێتەوە بە دڵنیایی تا کۆتایی پرۆژەکە نزیک لە 7000 مۆلیدە بەپێی ئەو داتا و ئامارانی کە لە وەزارەتی کارەبا و لە حکوومەت هەیە لەوێ هەندێک مۆلیدە شەیەکە تۆمار نەکراوە لای ئێمە مەسەرەن لە ئەوانەی کە باڵەخانەیان هەیە یاخود شوێنی بازرگانی شوێنی پیشەسازی بە دڵنیایی کە ئەوان کاژی کارەبایان زۆران جۆ ناکەن بۆی ئەم چوارتەوە لە سەرێکیە پرۆژە ڕووناچی کاری لەسەر کردووە و ئەتوانی بڵێن خزمەت بەم چوارتەوە لە سەرێکیەکە باش لە ڕووی بەرەمێنانەوە ئێمە لە ئێستاە تا چەند توانی وتانە مەسەرەن ئیدامەی ئەم پرۆژەیە بدەن بەو بەرهەمەی کە هەتانەوە هەوڵی زیادکردنی بدەن پرسیارێکی بێجێ بەوەی کە هەمانە چیمان کردووە بۆی لە ڕاستی ئەمە ژێرخانەکەمان زیاتر لە 8200 مێگاوات تقریبا نزیک لە 1950 تا 1800 مێگاواتی تەنیا لەم کابینەیە لە ماوەی 5 ساڵی ڕابردووە زیادی کردۆکاری لەسەرکراوە کە حەزەکەم ئیشارت بۆ بەم لەم ڕقەمەش 750 مێگاواتی لەلایەنی ژنگەیەوە و لەلایەن داراییشەوە بە هەمان ئەو گەرمیەی ئەو یەکانی کە ئێستا لە کاردان کە پێیان ستیم سایکڵ واتە هیچ سوتەمەنیشی تری ناوێ کە هەم تۆ خەرجی سوتەمەنیت نابێ و لەلایەنی ژنگەیشەوە تۆ هەمان ئەو سوتەمەنی کە سوتەمەنی تری بۆ ناخیتە گەڕ هەتاوەکو ئیش پێ بکەیت بە دڵنیایی ئەم لایانی بەرهەم زیادکردنە جۆرێکە لە ئامادەکاری و ئامادەسازی بۆ جێبەجێکردنی پرۆژەکە بۆ سەرخستنی پرۆژەکە ئێمە لەو 1200 مێگاواتە لە ئێستادا نزیکی 4500 مێگاواتمان تقریبا ئەتوانین بڵێن لە کاردایە لەبەرەوەی کە لە ماوە ڕابردووە بەهۆی قەیران و بەهۆی ئەوەی کەوا لەگەڵ زیادکردنی ژێرخانی بەرهەمهێنانەکە سوتەمەنی لەگەڵیانە هاتووە بە هاوتەری بەڵام لە ئێستا خۆشبەختانە ئێمە چاوەڕێین لە ئەو پرۆسەی زیادکردنی غازەی کە لە کێڵگەی کۆرمۆر هەیە بە نزیک لە 250 ملیۆن پێسێجا زیادەکە کە ئەمە توانای زیادکردنی زیاتر لە 1200 تاوەکو 1300 مێگاواتی هەیە لەو ژێرخانەی کە هەمانە کە ئەمەش جارێکی تر ئەچێتەوە خزمەتی پرۆژەکە بۆ ئەوەی لە ڕووی بەرهەمهێنانەوە بتوانێ پێداویستیەکانی بەکارهێنانی وزە لەلایەن هاوبەشانەوە داپۆشێ بەڵام ئەمە کۆتایی نییە چونکە تۆ با بەرهەمیشت هەبێ ئەجا تۆ پێویست بۆ بیگوازیتەوە ئەنجا ئەویستە سەر ئەوە قسە بکەم پامنێرمان لە ڕانیەوە ئاماژەی بۆکە کە بڕیار بوو لە ساڵی داهاتوو لە ئیداری ڕاپەڕین ئەم کارەبایە بە هەمووی بەیەکەوە بکرێ بەڵام ئێستا 135,000 هاوبەش وەکو هەنگاوی یەکەم کەوتی پێوەری زیرەک و تۆڕەکانیان نۆژەن کراوە ینی لێرە ئاماژەی بۆەکەی وێنەکەی یای نییە کە پێویستی بە ئامادەکاری هەیە گواستنەوەی کارەباکە باشە هەم دانانی پێوەری زیرەکە هەم با بڵێن ژێرخانی تۆڕەکانی کارەبایە پرسیارەکە ئەوەیە ڕەنگە هەندێک شوێن تا ئێستا کارەبای تێنەگەیشت بێت گرفتەکە ئەوە بێت کە ڕەنگە ژێرخانی گواستنەوە و دابشکردنەکە هاوکار نەبوو بێت لە گەیاندنی کارەبا بۆ هەڕێگەوەیە بڵێ باشە ئەکرێ پێمان بڵێ ئەمانە چۆن چارەسەرەکرێت لە داهاتوە لە ڕاستیە وەکو ئەرزجەنابتم کرد بابەتی بەرهەمەکەەوە شتە گرنگەکەیە بێ هەبێ وەلایەنی گواستنەوەی وزەکە بۆ ناو وێزگەکانی گۆڕین بۆ نمونە لە 400 بۆ 132 لە 132 بۆ 33 و 33 بۆ 11 و 11ەکان
بڵاو بێتەوە بەناو هاوبەشانەوە چێت ناو محاویلەی پۆین فۆر و دوایی ئەدرێ بە هاوبەشان. هەموو ئەم قۆناغانە ئێستا تیمێکی بەهێز لە تیمی پرۆژە ڕووناچی لەگەڵ وەزارەتی کارەبا کارەکەن بیرەکەنەوە و پلاندانێن و کارەکەن لەسەرەوەیکەوە ئەوەی لە ئێستایە چۆتە ناو پرۆژە ڕووناچیەوە پرۆسی چاکسازی خاوێنکردنەوەی هەر گرفتێک هەر کێشێک لە سیستمەکە هەبێ چارەسەرکرێ و جۆرێک لە دڵنیایی لە گەیاندنی خزمەتگوزاریەکە بەشەوە بەردەوامەکەی دابین بکرێ و تامین بکرێ. هەرچی ئەو شوێنانشی کە پێنەگەیشتووە بۆ نمونە گوندەکان بە هەمان شێوە بەڵێ بۆ نمونە ناوچەی ئەوەی ڕاپەڕین کە هێشتا دەرەوەی ڕاپەڕی ماوە مەبەست مەرکەزی خەزاکە بوو بۆ نەقەڵاتزیێ و شوارە قڕنێ و ئەترافەکەیەتی ناحیە و قەزاکانی تر بڵێ ناحیەیەکتر وە گوندەکانی لەگەڵ بۆ نمونە سۆران زاخۆ بۆ شێوەیە و شوێنەکانی تریش لە سێمانی هەموو ئەمانە بێ دراسە بکرێ و بێ شیکاری بۆ بکرێ ئەو واقعی کە هەیە دوای کە شیکاری بۆ کرێ گرفتەکان دیاریەکرێ و دوای دیاریکردنی گرفتەکان چارەسەری پێویستی بۆ ئەدۆزێتەوە بەڵام ئەمە پێویستی بە پارەیە بە کاتە بەکارکردنە بۆیە ناکرێ لە شەو ڕۆژێک یا لە ماوەیەکی قیاسی دیاریکراوە تۆ یەکسەر هەمووی ئۆنکەی بەڵام من بەپێی ئەو با بڵێن خوێندنەوانەی کە ئێمە کردومانە و هەموو ئەو ستانداردانی کە لە بەردەستدایە ڕەنگە ئەمەی کە ئێستا ئێمە کردومانە جۆرێک لە بازدانێک بێ جۆرێک لە حاڵتێکی تایبەتمەند بێ بۆ کە ئێمە توانی بێتمان لە ماوەی ساڵێکە ساڵ و قسوورێکە ڕاستە ئێمە پێشتە بیرمان کردوەوە کارمان کردەوە جیاوازە بەڵام باسی تەعاملێکن لەگەڵ تۆڕەکە بەڵام هاوشان لەلایەن عملیەکەی لە راپۆرتەکە ئەمەژەمە پێکە حکوومەتی عێراقی لە 2023 تا ئێستا 100 میلیارد دلاری سەرف کردووە بەڵام تا ئێستا کارەباکەی بۆ شێوازەیە کە ئیبینێت بارودۆخیان وەکو ئێمە نیە و باش نییە بەڵام لەگەڵەوەشە وەکو عەرزم کردی کە ناکرێنی هەمووی بکرێ لەبەرەوەی کە تۆ کارەکەی ئەبێت ناوچەیەکی بە کارەبای بچووک کاژێری لە ڕاستیە هەموو لایەنە تەکنیکیەکان و هەموو پێداویستەکان و هەموو فاکتەرانەی کە دڵنیایی ئەدا بە بەردەوامی گەیاندنی خزمەتگوزارێکە بە هاوبەشان هەبێ بۆیە ڕەنگە لەمەی کە هەیە خێراتریش کار بکرایە بەڵام ئەو خوێندنەوە ورد و دروستەی کە ئێمە کردومانە بۆی باشتر وا بوو وابێ و لەوانەیە بۆ ئایندە کاتێککە ئێمە شرۆڤەکاریەکەین من هەموو کاتوتومە وتومە دەستپێک قورسە ئێمە لە دەستپێکا کە دەستمان کردو بەم پرۆسەیە هەندێ لایەنی ئەزمموی هەیە وەردەوەدا کەڵەکە بووە و توانیتەوە ئەزمونە بەکاربێنێتەوە بۆ هەنگاوی دوایی بەڵام ڕەنگە بۆ ئایندەی مە بتوانین بە کەرەسەیەکی باشتر بە ئەزمونێکی باشتر هەنگاوەکان خێراتر و دروستتر و تەکنیکی تریش کار زۆر باش شۆڕەکە بکرێت ئەمەوێ بە کورتی جوابم بیتەوە لەسەرەوە ئەم پرۆژی ڕووناچیە بەم شێوازەی کە ئێستا دابشکردنەکەی دابەشکرێت چەنە لۆدی کەم کردوێتەوە لەسەر کارەبای ئێمە لە قۆناغەکانی یەکەما کە لە ئەو چەنگەڕەکەی هەول لە دەستمان پێکرد دوای ماوەیە کە فیدباکمان وەرگرتەوە لەسەر بەکارهێنانی وزە و ئەو داتایانی کە شڕۆڤەی بۆ کرا بە نزیک لە 130 بەکارهێنانی کەم کردبەوە خۆی ئامانجی سەرێشی لە پرۆژەکە دابینکردنی کارەبای بچووک کاژێریە بەڵام لە پاڵیا کۆمەڵێک فاکتەر هەیە کە ئەو ئامانجە تەحقیقەکە کە ئەویش ئەوەیە کە تۆ بێ کۆنتڕۆڵی خواستەکە بکەیت کۆنتڕۆڵی خواستەکە بریتیە لە ئەوەی کە کارەبا لە ماوەی ڕابردووە هەندێک گرفتی هەبووە لە ڕووی تەکنیشیەوە لە ڕووی بەکارهێنانەوە لە ڕووی ژێرخانەوە لە ڕووی بەرەمهێنانەوە لە هەر بابەتێکی تر بەڵام ئێستا هەم وەزارەتی کارەبا هەموو ئەمانە بێت چارەسەرکا و هەمیش هاوبەشانی کارەبا هاوبەشە بن و هاوکارە بن لە بەکارهێنانی کارەبا بە شێوە ڕاست و دروستەکەی بۆ پێداویستەکانی خۆیان بۆ
ئەوەی کە بتوانین بە شێوەیەکی بەردەوام ئەم خزمەتگوزاریان پێ بگە. باش کارەبای پرۆژەکانی نیشتەجێبوون هەنێ لە پرۆژەکان تا ئێستا نەهاتوونەتە نێو پرۆژەی ڕووناکیەوەوان چۆن مامەڵەیان لەگەڵەکە لە ڕاستیان ڕۆژانەی بە پرسیارانەمان بۆ دێتەوە پرۆژەکانی نیشتەجێبوون ئەگەر لەگەڵەوە شجوابی ئەومان بیتەوە بۆ جوتیاران ئەوانیش زۆر جار قسە لەسەرەوەکەن چۆن کارەبا بگاتە ئەوان بتوانن بەکاری بێنن لە بابەتی ئیدامەدان بە کشت و کاڵ و بەسەر پرۆژەکانی نیشتەجێبوونەوە لە قۆناغێکا گرفتی پێوەری زیرەکیان هەبوو لەو پێوەرانی کە هیانن لا ببرێت لەبەر کە ئێمە ئەم پرۆژەیە پشت ئەستورە بە پێوەری زیرەک کە پێوەری زیرەکە هەمووی بەستاوەتەوە بە سنتەرێکی کۆنتترۆڵەوە ئەم داتایانە هەموو چێتەوە ئەوێ و شاری بۆ کراوە ئێستا لە پلاندایە وە هەموو پرۆژەکانی نیشتەجێبوون لە ناو تۆماری پرۆژەکەیە ڕۆژانە کاری لەسەرەکرێ هەر کاتێک پێوەرەکان گەیشتن و پێوەرەکان دانرا بە ئۆتۆماتیکی ئەوان کێشە ناو پرۆژەکە وەکو هەموو خستەتەکانی تری پرۆژەکە ئەگەر کارەباشان بەردەوام بێ بەڵام ئەو کات مەوزوعی بەکارهێنانی کارەبا مؤشیرە بێنێک بە شێوەیەکی مەقتوع کە ئێستا هەیە جوتیاران بەنسبەت جوتیاران مەبەستێ گەر پرۆژە کشتتوکاڵەکانە ڕۆژە کشتتوکاڵیەکان ڕۆژە کشتتوکاڵەکان جەناب تزانی لە ماوەی ڕابردەوە حکوومەت هەر پاڵپشتی کردوون و تا نرخی کشتتوکاڵی نرخێکی زۆر پاڵپشتی کراو بووە و بەنسبەت ئەو شوێنانە و ناوچانەی کە ئەبێ بەکارەبە بچوار کاژێری بە ئۆتۆماتیکی ئەوانیش فیلەرەکانیانەوە ئەو سەرچاوانی کارەباکە کارەباری وەرەگرن ئەبێ بچوار کاژێری و ئەوانیش بۆ دەرنین ئەمە هەموو هاوبەشانی کارەبا تا کۆتایی ساڵی 2026 ئەبێ سەرجەمی هاوبەشان ئەم پرۆژیان پێ بگە. ئەندازیار ئومێد ئەحمەد وتەبێژی وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان سپاس. سپاس.